یەکێک لە زانایان دەفەرمێت هاوڕێ سێ جۆرە، جۆرێکیان وەکو هەوا وایە، جۆرێکیان وەکو دەرمان وایە، جۆرێکیشیان وەکو دەرد و بەڵا و موسیبەت وایە. ئەوەی کە وەکو هەوا وایە ئەوەیە کە ئینسان کەسێکی باشە، ئینسان بەرەو چاکە و ئاقارێکی باشە دەبات، نابێ ئینسان لەو کەسانە دوور بێ، دەبێ هەمیشە لەیان نزیک بێ هەوڵدات. ئەوەی کە وەکو دەرمان وایە هەندێک کات پێویستە لێی نزیک بی تێکەڵی ببێ، چارەسەرە. ئینسان چۆن عیلاج بە پێی پێداویستی وەردەگرێت، دەبێ ئەو کەسەش بە پێی پێویستی لێی نزیک بی و هەروەها تێکەڵی بی. ئەگەر نەخۆشی و ناڕەحەتیەکت هەبوو، ئەگەر ناتەواویەکت هەبوو، پێویستت بە شتێک بوو، بە ئامۆژگاریەک بوو، پێویستە لەو کەسە نزیک بی بۆ ئەوەی کە ئامۆژگاریت کات. بەڵام جۆری سێیەمی هاوڕێ وەکو نەخۆشی و دەرد و بەڵا و ژەهر وایە، نابێ لێی نزیک بی. هەر لێی نزیک بی بەخوا زیانێکت پێدەگەێنێ، بەرەو ئاقارێکی خراپت دەبات. هاوڕێ ئەو سێ جۆرەیە، بزانە لە یەکەم و دووەمیان نزیک بە، بەڵام لە سێیەمیان نزیک نەبێ.